لایەنەکانی هەفتەی شەشەمی خولی پلێچی کوردستان بۆ تۆپی پێ لە یاریگای دووەمی فەڕەنسۆیری یانەی ئاسۆ میوانداری خانەقینی کرد. یانەی میوان زوو گورزی خۆی وەشاند بە گۆڵێک لە ڕێگای عەلی موسا پێشکەوت. ئاسۆ دوای لە دەستدانی چەند دەرفەتێکی ئاسان لە ناوەڕاستی نیوەی یەکەم و لە لێدانێکی گۆشەوە محەممەد خالید بەسەر گۆڵ یەکسانی تۆمار کردەوە. دواتر بڕوا مەغدید بە لێدانی سەر گۆڵی دووەمیشی بۆ ئاسۆ زیاد کرد. لا نیوەی دوم و هەر لە سەرەتا داراوان عەبدولکەریم توانی گۆڵی سێم بۆ ئاسۆ تۆمار کرد. فەرمان شەریف گۆڵی چوارەمیشی بۆ ئاسۆ زیاد کرد. سوفیان ڕافع لە کۆتاییەکانی یاریەکە دوو گۆڵی تری بۆ ئاسۆ تۆمار کرد و ئاسۆی کردە خاوەنی 6 گۆڵ. یاریەکە بە نیو دەرزەن گۆڵ بۆ ئاسۆ بەرامبەر گۆڵێک بۆ خانەقین بە کۆتا هات. عکسەوەی هات و سەدمەیەکی گەورەیە بۆ ئێمە، چونکە ئێمە گەرەکمانە منافەسە بکەین بۆ نایب، بەڵام ئەمڕۆ سەدمەیەکی گەورە تووشاتین. هۆکارەکەی ئەوانەی داوامان کرد لە یاریزانەکان تەطبیقیان نەکرد لە ساحە. ئەو سێ یاریەی بۆ دوایە زۆر باش گەممان کرد. یاریەکانی بدایەت شەر باش گەممان کردە، بەڵام لەوانەیە هەندێک جار مۆفەق نەبووە فەریق، بەڵام لەو دوو سێ یاری توانیمان زۆر گۆرانکاری لە ناو فەریقەکەی بکەین، هەم لە ڕووی نەفسیەوە کارێکی زۆرمان لەگەر لەسەر فەریقەکەی کردیا و توانیمان ئەنجامەکان بەرەو باشتر ببین. بەم ئەنجامە هەردوویانەی ئاسۆ و خانەقین بوونە خاوەنی 8 خاڵ و لە خانەکانی 5ەم و 6ەمی ڕیزبەندین. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.